پەیامێک بۆ هاندەرانی یانەی هەولێر، هاندەرانی خۆشەویستی یانەی هەولێر. دەمەوێت لەبارەی داهاتووی خۆمەوە دڵنیاتان بکەمەوە کە دوای هەڵبژاردن من یانەی هەولێر جێناهێڵم و وەکو سەرۆکی یانەکە بەردەوام دەبم و تا وەکو یانەی هەولێر پێویستی بە من بێت پشتیوانی دەکەم. ئێوە دەزانن من کاندیدم بۆ هەڵبژاردنی پەرلەمانی عێراق، بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە من واز لە پۆستی سەرۆکی یانەی هەولێر دەهێنم، بەڵکو دەمەوێت لەم ڕێگەیەوە زیاتر خزمەتی یانەی هەولێر و خەڵکی کوردستان بکەم. لەم خۆناغەشدا پێویستیم بە پشتیوانی یەکە بە یەکەتانە، بۆیە داواتان لێ دەکەم متمانەی خۆتان بە من ببەخشن تا من بتوانم زیاتر خزمەتی یانەی هەولێر و گەلی کوردستان بکەم. وەکو چۆن ئێوە متمانەتان بە من کرد، منیش متمانەم بە ئێوەیە، بۆیە دڵنیام دەنجی ئێوە و خەڵکی هەولێر بۆ من دەبێت و زۆر سوپاس و هەر بمێنن بە سەلامەتی. پارێزەر سەفین یاسین، سەرۆکی یانەی هەولێر، کاندیدی ژمارە 17 لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان.